بناوی خۆی بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خی پەروەردگار درود و سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. داواکارم خی پەروەردگار عاقبەتی هەموو لایەک بەخێر بگێڕێ، خی پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر کار و فەرمانەکانماندا و خی پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و سەرۆت و سامانی هەموو ئەو خەڵکانی کە خی گەورە سەرۆت و سامانی پێداون و ئەوانیش دەستیان واڵایە بۆ خزمەتکردنی خەڵکانی نەدار و هەژار و خاوەن پێداویستی تایبەت و خەڵکانی مناڵانی بێباوک. دەمەوێت سەرەتا پێش ئەوەی کە بچمە سەر باسکردنی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزی ساڵی 1445 هیجری بەرامبەر بە 2024 زاینی دەمەوێت لە ناخی دڵمانەوە و بە ناوی ستافی کارگەڕی دەستگای خێرخوازی بەخشین سوپاسی یەکە بە یەکەی خێرخوازان بکەم، دوعای خێران بۆ ئەکەین، داواکارین لە خی پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و سەرۆت و سامانیاندا و داواکارم لە خی پەروەردگار بەرەکەتی خۆی بخاتە ناو کار و پیشەکانیان و ماڵیان بپارێزێ، سەروەتیان بپارێزێ. دەمەوێت سوپاسێکی گەرم ئاراستەی یەک بەیەکی سەرجەم نوێنەراتەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی ژێر ئیداری هەرێم بکەم کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لێبڕاوانە، خۆنەویستانە، خوداویستانە کار و فەرمانەکانیان ڕاپەڕاند، تەقەیاندا لە دەرگای ئەو خەڵکە خوا پێداوانەی کە ماڵ و سەرۆت و سامانێکیان هەیە و حاڵ و گوزەرانی خەڵکانی هەژار و بێنەوای وڵاتی کوردەواری ئێمەیان بە خەڵکانی دەوڵەمەند ناساند. سوپاسیانەکەین، دوعای خێرمان هەیە بۆ یەکە بە یەکەی سەرجەم نوێنەرایەتیەکانمان و نووسینگەکانمان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان. دەمەوێت بە ناوی ستافی کارگەڕی دەستگای خێرخوازی بەخشینەوە سوپاسێکی تایبەت ئاراستەی نووسینگەی هەندەرانمان بکەین، برایانمان لە ئەوروپا کە توانیویانە هاوکاری بۆ خەڵکانی بەشمەینەت و هەژار و نەداری وڵاتەکەی خۆیان کۆبکەنەوە و بیگەێنە دەستی دەستگای خێرخوازی بەخشین و ئەوانیش بە ئەمانەتەوە پردێک بوون لە نێوان خەڵکانی دەوڵەمەند و خواپێدا و خەڵکانی هەژار و نەدار و ئەو کەسانی کە پێداویستی مانگی ڕەمەزانیان بۆ پڕکراوەتەوە. دووبارە سوپاسیانەکەین، خوای گەورە هەموو لایەک مۆفەق و سەرکەوتوو بکە. خۆشەویستان، دەمەوێت ئەوە لە خزمەتتانە عەرز بکەم کە ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین سوپاس بۆ خوای پەروەردگار لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا توانیومانە کۆمەڵێک چالاکی باش ئەنجام بدەین بە هۆکاری ئەوەی کە ئەو هاوکاری و سەدەقانەی لە خێرخوازان کۆکراوەتەوە گەێنراوەتە ئەو خەڵکانی کە پێداویستیان هەبووە. بەڕێزان، لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا توانراوە لە سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان 9 خانوو دروست بکرێ بۆ 9 ماڵی هەژار و خەڵکانێک کە لە خوار هێڵی هەژاریەوەن، بە تایبەتی چەند خانوویەکیان بۆ خانەوادەی منداڵی بێباوک، ئەوانەی کە بێسەرپەرشتن، ئەوانەی کە بێنازن، باوکیان نەماوە، بۆ ئەوانە 9 خانوو دروست کراوە لە مانگی ڕەمەزانەدا. سوپاس بۆ خوای پەروەردگار، لە ماوەیەکی نزیکدا ئەنجامەکەی دەبینەوە پشت بە خوای گەورە.
ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازی ئەوەی کە لە پێشینی کارەکانمانە ئەوەیە هەر بە ڕێزێک هەر کەسێک کە هانا بۆ دەستگاکەمان دێنێ بۆ ئەوەی هاوکاری بکەین و یارمەتی بدەین. ئێمە لە پێشینی کارەکانمانەوەیە ئەم هەژارە ئەم خاوەن پێداویستی تایبەتە ئەم کەسەی کە هانای بۆ دەرگای ماڵەکەی خۆی هێناوە کە ماڵی دەستگای خێرخوازی بەخشینە بەدەمیەوە بچین بە شێوازێک کە بتوانین لە ئایندەدا بکەوێتە سەرکاری خۆی نەوەکو ئێمە فێری ئەوەی بکەین کە ساڵانە بێتەوە بەردەرگای ڕێکخراوە خێرخوازیەکان و هەمیشە چاو لە دەستی خەڵکانێکی دیکە بێ. یەکێک لەو پرۆژانەی کە لە پێشینەی کارمان ئەمانەوێ ئەو هەژارانە ببن بە خاوەنکاری خۆیان. ئەوە چەند ساڵێکە ئێمە ئەو پرۆژە پیاداکەین کە لەم ساڵیشدا بەپێی توانای خۆمان و بەپێی بەدەمەوە هاتنی خەڵکانی خواپێدا و خەڵکی خێرخواست توانیمان سوپاس بخوای پەروەردگار 12 ماتۆڕی سێتایی بۆ ئەو خەڵکە دابین بکەین تاوەکو ئەو پەندەسینەی کە دەوترێ فێری ماسی خواردنم مەکە بەڵکو فێری ماسی گرتنم بکە بۆ ئەوی بتوانم خۆم لەسەر پێی خۆم بوەستم توان ڕابخرێنە سەرکار. و پاشان ئێمە یەکێک لەو پرۆژانەی کە لە چەند مانگی ڕابردوودا بەهۆی ئەو کارەساتەی کە لە شاری غەزە لە وڵاتی فەلەستین کە خەڵکانی سڤیل و بێچەک تووشی ئەو ناڕەحەتی و ڕووداوەی کە بوون لە ئەنجامی ئەو شەڕەی بەرۆکی ئەو وڵاتەی گرتووە. ئێمە سوپاس بەخوای پەروەردگار لە مانگەکانی دیکە و بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا توانیومانە چەند وەجبەیەک هاوکاری بگەێنینە ناو غەزە و بگەێنین بە دەستی ئەو خەڵکە سڤیل و بێچەک و بەشمەینەت و کارەساتبارە دەیانتەن ئارت لە حدودی ڕەفەحەوە داخڵ بە شاری غەزە کراوە و خەڵکی لێقەوماوی ئەو شارە سوودمەند بۆ لێبی و توانیومانە سوپاس بۆ خوای پەروەردگار لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە چەند وەجبەیەک پرۆژەی ڕۆژوشکاندنی ڕۆژوان جێبەجێ بکەین واتە ئیفتار سایم بکەین بۆ 7,000 کەس کە بە چەند وەجبەیەک بۆیان کراوە لە خێر و سەدەقەکانی ئێوە سوپاس بەخوای پەروەردگار بەهرەمەند بوون و توانراوە لە مانگی تەنها لە مانگی ڕەمەزاندا 3500 سەبەتە خۆراکی باش دابین کرێ بۆ ئەو خەڵکەی کە لەوێ لێ قەوماوە ئاوارە بوون. دیارە غەزە کارەساتێکی زۆر گەورەیە توانراوە سوپاس بۆ خوای گەورە خێر و سەدەقەکانی ئێوە بە ئەمانەتەوە بگەێنرێتە دەستی خەڵکانێکی سڤیل و خەڵکانێک کە لەوێ پێداویستیان پێی بووە. و پاشان ئێمە لە کۆی پرۆژەکانمان بەدەمەوە چوونی سەدان نەخۆشانی شێرپەنجە و خەڵکانی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و سەدان ماڵە هەژار سوپاس بۆ خوای پەروەردگار بە درێژایی مانگی ڕەمەزان سفرە و خوانەکانیان ئاوەدان کراوەتەوە. بۆیە بەڕێزان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین شانازی دەکەین بەوەی کە خزمەتکاری خەڵکی هەژار و نەدار و منداڵی بێباوک و خاوەن پێداویستی تایبەتین و خوای پەروەردگار ئەو فەزڵ و منەتەی کردو بە سەرمانە ببین بە پردێک لە نێوان گەیاندنی هاوکاریەکانی خێرخوازان بەو ماڵانەی کە کەسانێک نین بیانزانن و بیان ناسن تەقە لە دەرگاکانیان بکەن و بدەن و بچن بە هانایانەوە. بەڵام لە لای ئێمە خەڵکانێکی زۆر هاوکاری کراون ئەلحەمدولیلا بە هەزاران کەس لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانمان سوودمەند بوون.
لە کۆتاییدا ئەمەوێ ئەوە بڵێم کە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان بۆ ئەوەی کە پێم ڕاگەیاندن ئێمە لە چاو ساڵانی پێشوودا سوپاس بەخوای پەروەردگار پرۆژەکانمان باڵاتر و بەدەمەوە هاتنی خێرخوازان زیاتر بووە بۆ دەستگاکەمان سوپاسی خواگەین لەسەر ئەو متمانەیە کە خێرخوازان هەیەە بە دەستگاکەمان لە ئەنجامی جێبەجێکردنی ئەم پرۆژانەی کە ئێمە ڕامان گەیاندەبوو لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەو خەڵکانی کە سوودمەند بوون لە سەرجەم پرۆژەکانی ئێمە 48,068 کەس بوون کە هاوکاریەکانی ئێمەیان بەدەست گەیشتووە بە بڕی 2,19,437,000 دیناری عێراقی. جارێکی تر ئەمەوێ بە ناوی ستافی بەخشین ستافی کارگەڕی بەخشین کە لەم ڕەمەزانەدا لە خزمەت پرۆژەکان نبووین سوپاسی سەرجەم نوێنەرایەتیەکان و نووسینگەکان بکەین کە ماندوونە ناسانە لە خۆبردووانە خۆنەویستانە و خوداویستانە بەدەمەوە چوونی چاکیان هەبووە و لە خزمەتی بەڕێوەچوون و بەڕێوەبردننی ئەم پرۆژانەدا بوون و سوپاسی برایانمان خوشکانمان دەکەین لە هەندەران کە ئەوانیش ڕۆڵێکی باشیان بووە لە کۆکردنەوەی هاوکاری لە کوردانی تاراوگە بۆ برا و خوشکەکانی خۆیان لە هەرێمی کوردستان. سوپاسی خواکەین بەوەی کە تا ئێستەیش جێگە متمانەی خێرخوازانین ئەلحەمدولیلا ئەو پردە بەهێزەین لە نێوان دەستی بەخشین و دەستی وەرگری هاوکاریەکان. ئومێدەکار و ئومێدەوارین خوای پەروەردگار بۆ داهاتوویش تەوفیقمان بێت و بتوانین باشتر و چاکتر لە خزمەتی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین نابین. خوای پەروەردگار هەموو لایەک مۆفەق بکە و خوای پەروەردگار عیبادەت و تاعەتی هەموو خێرخوازان و ئێمە و سەرجەم موسڵمانان قبول بکە. داواکارین خوای پەروەردگار بە سۆز و بەزەی بێ لەگەڵ هەموو لایەکماندا و وڵاتیشمان ئاوادان بێ. خوای پەروەردگار وامان بۆ بکات کە دەستی داواکار لە وڵاتی ئێمە زۆر کەم بێتەوە نەمێنێ دەستی بەخشین و بەخشەر هەمیشە واڵا و بەخشەرتر بێ. بنای خۆی گەورە میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزانی 2024دا ئەو پرۆژانەی کە ڕایگەاندبوو ئامادەی کردبوو سوپاس بەخوای گەورە توانی هەموو پرۆژەکانی بەسەرکەوتووی ئەنجام بدات. من تەنها باسی ئۆفیسی هەولێر و دەوروبەری هەولێر دەکەم کە دەستگای خێرخوازی بەخشین لە ئۆفیسی هەولێردا توانی پرۆژەکان جێبەجێ بکات کە تیایدا 911 خێزانی هەژار و کەم دەرامەت و نەخۆشانی درێژخایەن توانی هاوکاری بکات بۆ هەر خێزانێک. سوپاس بەخوای گەورە لەن خێرخوازانەوە کە هاوکاری دارایی کران کە 200,000 دیناریان پێ بدرێت. دەستگای خێرخوازی بەخشین لە ئۆفیسی هەولێر تەنها لە هەولێرەوە 3 خانوو ئامادە کرا و درا بە 3 لە خێزانی بێباک و هەژار و کەم دەرامەتان کە بە بڕی 100,000 دلار بوو کە 10 دەفتەر دۆلاری تێچوو توانرا الحەمدولێ لە مانگی ڕەمەزاندا 3 خێزان لە کرێسیاتی ڕزگاری بێت. وەروە 1340 سەبەتەی خۆراک لە مانگی ڕەمەزانی پیرۆز تەنها لە ئۆفیسی هەولێر دابەش بکرێت بەسەر 1340 لە خێزانی هەژار و کەم دەرامەت و وەروە نەخۆشانی درێژخایەن و 375 منداڵی بێباوک لە ئۆفیسی هەولێر هاوکاری دارایی و وەروە جلوبەرگی جەژنیان بۆ کرا. سوپاس بەخوای گەورە توانرا لە مانگی ڕەمەزان کە موچەی مانگانە دابش دەکرێت و لە نێو مانگی ڕەمەزانیشدا کە لە مانگی 3 لە کۆتایی مانگی 3دا توانرا زیاتر لە 1000 منداڵی بێباوک موچەی مانگانەی پێ بدرێت. وەروە لە ئۆفیسی هەولێر 6 کورسی شەحن دابین کرا بۆ 6 کەم ئەندام و 2 ماتۆڕی سێتایە دابین کرا بۆ 2 لە هەژاران بۆ بژێویژیانی خۆیان بتوان بەکاری بێنن. ئەوەی تەنها لە ئۆفیسی هەولێر کۆکراوە و هەروەها لی سوودمەند بوون بریتی بوو لە 923,289,000 دینار تەنها لە ئۆفیسی هەولێر و دەوروبەری وەروە 3,030 خێزان
لە ئۆفیسی هەولێر تێیدا سوودمەند بوون لە هاوکاری دارایی واروە لە پێدانی سەبەتەی خۆراک لە دروستکردنی خان و لە خان پێداستایبەت کە کورسیشانی بۆ دابین کرابوو ئەمانە لە ئۆفیسی هەولێر تەنها بەسەرێندا بەش کرا و جگەل لەمانە دیارە لە تەواوی نووسنگەکانی هەرێمی کوردستان و لە ئۆفیسی سلێمانیش بەردەوام ئەم پرۆژانە جێبەجێ کراون کە دەتوانم من لێرەوە بەڕاستی ئەگەر سوپاسی خێرخوازان بکەم ڕۆژی وە هەبووە لە ئۆفیسی هەولێر سێ پرۆژە لێک ڕۆژدا ئەنجام درراو کە خێرخوازان بەڕاستی هاوکاری و زەکاتەکانیان گەاندۆتە دەستگای خێرخوازی بەخشین ئۆفیسی هەولێر توانرا هەموو زەکات و هاوکاریەکان دابش بکرێت و جێبەجێ بکرێت. حرك حرك يلا. يا مركز ركز وين الكاس الفاضي الله الكاس الفاضي وين بتكون على السريع. بەشێکی تر کە من دەمێت لێرەوە باسی بکەم ئەویش دیارە هاوکاریکردنی لە قەوماوانی خەڵکی سیڤیلی غەزە بوو کە لە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەستگای خێرخوازی بەخشین کە لە مانگی دەوە لە 7 ئۆکتۆبەرەوە ئەو کارە ساتەی کە بەسەر خەڵکی غەزەوەدا کە نزیکە 2 ملیۆن کەس تێدا ئاوارە بوون دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی ڕاگەیان تاکو ئێستاش کە دوای ڕەمەزانە ئەم کەمپینە لە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە و کۆمەک و یارمەتی کۆ دەکەینەوە و لە نێو کەرتی غەزە پرۆژەکان جێبەجێ دەکرێت. ئەوەی من دەمێ باسی بکەم کە لە مانگی ڕەمەزاندا سوپاس بۆ خی گەورە سوپاس بۆ خێرخوازانی خۆشەویست دەستگاکەتان دەستگای خێرخوازی بەخشین توانی کۆمەک و یارمەتیەکانی ئێوەش بگەێنێت بە نێوکەرتی غەزە و سوپاس بۆ خی گەورە 3500 سەبەتە خۆراک لە نێوکەتی غەزە دابین کرا و وەروە دابەشیش کرا لە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە هەر سەبەتەیەک بڕی $50 تێچوو بوو کە $175,000 کۆی گشتی ئەم تێچۆی بوو بۆ سەبەتەی خۆراک وەروە توانرا بەربانگ بکرێتەوە بۆ 7,000 کەس بۆ خەڵکی ئاوارەی نێوخێمەکانی غەزە کە دیارە ئەویش $37,500 بڕی تێچوو بوو بۆ برن خواردنی بەربانگ کۆی گشتی ئەوەی تەنها لە کەرتی غەزە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە جێبەجێ کران بریتی بوو لە $21 دەفتەر $210,000 توانرا کۆ بکرێتەوە و لە نێو غەزەدا جێبەجێ بکرێت و هەزاران کەس لە نێو غەزە بتوانین سەبەتەی خۆراک و وەروە بەربانگ و خواردنی پێ بدرێت و بەخشین ئینشاءڵە بە پشتیوانی خی گەورە و بە پشتیوانی ئێوەی خێرخواز ئینشاءڵە بەردەوام دەبێت لە کار و پرۆژەکانی خزمەتی هەموو چین و توێژێ بکات لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحيم وجعلناهم أئمة يهدون بأمرنا وأوحينا إليهم فعل الخيرات وإقام الصلاة وإيتاء الزكاة وكانوا لنا عابدين. پێشەکی سپاس بۆ خی گەورە کە ئێمە کردوتە پردێکی پەیوەندی لە نێوان خێرخوازان و هەژاران. پاشان سپاس بە ئەو خێرخوازانەی کە متمانیان بە ئێمە بەخشیوە کە ئامانەتەکانی خۆیان و هاوکارەکانی خۆیان تەسلیمە دەستگای بەخشین دەکەن. سپاسیان دەکەین ئێمەش لەجێی متمانەی ئەواندا ئەبین و الحەمدلله سپاس بۆ خی گەورە ئەم ڕەمەزانەش بە هاوکاری خێرخوازان و بە هاوکاری برایانی نووسنگە و نوێنەرایەتەکانی خۆمان و کارمەندان توانیمانە کۆمەڵە پرۆژەی گەورە ئەنجام بدەین لەخوا بەزیابێت ڕۆژ بە ڕۆژ بەخشین ساڵ بە ساڵ بەخشین بەرەو پێشەوە چووە و فراوانتر بۆ کارەکانی الحەمدولله دوایش لە ڕاگەیاندراوەکە بڵاو دەکرێتەوە کە پرۆژەکانی زۆر گەورەتر بە لە ساڵانی پێشووتر. زۆر سپاس بۆ خێرخوازان سپاس بۆ برایانی خۆمان بۆ هەموو هاوکارەکانمان. الحەمدولله کارەکانی بەخشین کۆتایی لە هەموو مانگێک کۆتایی مانگی ڕەمەزان ڕاددەگەێنرێ ئێمەش ئەو برایانە ڕایدەگەین و خێرخوازان بەرهەمەکانی خۆیان دەبینەوە و زۆر سپاسی برایانەکەم برانی هەندەران کە هاوکارمان بوون
سپاسی ئەو خێرخوازاناکەن کە نانویستۆ ناویشان بڵێن و نەزانراوەچێن سپاسی هەموو کەسێک کە هاوکار بوون دەستیان بەم بەخشینەوە هەبووە تا پرۆژەکانی بگاتە ئەنجام. خی گەورە خێران بنووسێ و تووشی خێر بن ئینشاء الله.